خاوەن پرۆژانەی کە پرۆژەی پترۆدەلاریانەیە کە ماوەی چەند ساڵێکە گیرۆدەن بەدەست ئەوەی کە نازانن حسابات و کتابات و پاریان لەکوێ وەرەگیرێ و لەکوێ وەرناگیرێ لە دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆری لقی سلێمانیی بەڵێندەران بە سەرپەرشتی بەڕێز کاک لوقمان کە سەرۆکی لیژنەی بەدواداچوون بوو بە خۆشحاڵیەوە نووسراوێک کراوە کە سەرجەم ئەو پرۆژە پترۆدۆلارانەی کە بێسەروشێمون کە نەئەزانرات چۆن گوژمەکانی وەرەگرن و چۆن ئەو پرۆژانی کە وەستاون بکەونەوە کات نووسراوێک دەرچووە بەڕێز کاک لوقمان جاب ئەندامی دەستەی کارگێڕی زانیاری تەواو تعداد لەسەر ئەو نووسراوە. ڕێزان هەموو لایەک بەخێر بێن. حەزمان کرد ڕوونکردنەوەی پێشکەش بە جەنابتان بکەین دەربارەی پرۆژەکانی پترۆدۆلار کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە سەرپەرشتیەکرێ و جێبەجێەکرێ. ئێمە بە باشمان زانی ئەلێرەیە دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین بەوەی کە ساڵانێکی زۆرە ئەم پرۆژانەی ئێمە پرۆژەکانی پەرەپێدانی ناوچە جیاجەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بریتیە لە 206 پرۆژە ماوەی تقریبا زیاتر لە 10 ساڵە فەرکەوتووە و وەلانراوە لە ئێستاە حکوومەتی هەرێم بە بڕیارێک بە فەرمانێک توانی ئەم پرۆژانە بخاتە بواری جێبەجێکردنەوە کە کارێکی باشە و ئێمە لێرە و دەستخۆشی لێ ئەەکەین و داواکاریشین لەگەڵ دەستبەکاربوون و ناردنەوەی بۆ وەزارەتەکان هەرێکە بۆ سێکتەری خۆی و هەرێکە بۆ مەکانەتی خۆی بتوانێت پارەی پێویست و بجێی تەواوی بۆ تەرخان بکە و پرۆژەکان بچێتە بواری جێبەجێکردنەوە تەواو بکرێ ئینشاءڵڵا. و لێرەشەوە حەزم کرد سوپاسی ئەو ستافەی ئەنجومەنی وەزیران بکەم کە پێک هاتوون لە هەموو ئەو بەڕێزانی کە لەوێن حەز ناکەم ناویان بێنم وەکو بەشی پلاندانان بە دوواداچوون ئەمانە هەمووی خەڵکی باشن لە وەزارەتی پلاندانان بەڕێبەرگشتیەکان هەمویان لە هەوڵ ماندووبوونێکی زۆردا بوون بۆ ئەوەی ئەم پرۆژانە بچێتە بواری جێبەجێکردن و تەواوکردنەوە بچێتە خزمەتی هاوڵاتیانی کوردستانەوە. بۆیە لێرەوە دووبارە حەزمان کرد ئەم پەیامە بگەێنین بە هەموو بەڵێندەرانی خۆشەویست کەوا ئەم پرۆژانە لە داهاتوویەکی نزیکە ئەچێتە بواری جێبەجێکردن و خزمەتی خەڵکەوە. زۆرەتی پرۆژەکان چییە؟ لە چ بوارێکان زیاتر تا چەند پرۆژەی خزمەتگوزاریان تێدا پێویست بە قوتابخانە و پرۆژەی ئاو نەخۆشخانەوە؟ ئەم پرۆژانە هەموو جۆرە پرۆژەکان لە خۆیەگرێ ڕێگەوبانە پرۆژەی مەکتەبە خەستەخانەیە هەموو خزمەتگوزاری هەموو سێکتەرەکانی تایە هەر یەکە ئەچێتەوە بۆ وەزارەتی معنی خۆی بۆ نمونە ڕێگەوبانی تایە ئەچێتەوە بۆ وەزارەتی ڕێگەوبان ئاوادانکردنەوە خزمەتگوزاری تایە ئەچێتەوە بۆ وەزارەتی شارەوانی. بەڵێ ئەگەر ئەم هەنگاوە بچێتە بواری جێبەجێکردنەوە حکوومەتی هەرێم بتوانێت پارەکەی بۆ تەرخان کە و هەنگاوەکان بە دروستی بڕاتە ڕێوە. بەڵێ تەنها ئێمە لێرە حەزمان کرد باسی ئەوە بکەین باسی پرۆژەکانی پترۆدۆلار طبعاً ئەم پرۆژانە بچێتە پێشەوە و حکوومەت بتوانێت وەکو خۆی بێت پاری بۆ دابین بکە خەڵک سوودمان دەبێت بە تەواوی لەم کەرتانە ئینشاءڵڵا. خۆی ئەوەی ئەم پرۆژانە جێبەجێکا 174 بەڵێندەرە 174 کۆمپانیایە پرۆژەکانیش بریتیە لە 206 پرۆژە تر لە هەموو سنووری هەرێمی کوردستانایە. ئەم پرۆژانە بودجەکەی لەسەر شیرنی گرێبەسەنەوتیەکان کرابوو پێشتر بەڵام ئێستا گوازراوەتەوە بۆ سەر وەزارەتەکان و پەرەپێدانی وەزارەتەکان و وەبەرهێنانی وەزارەتەکان بۆی بچێتە بواری جێبەجێکردنەوە. 100% ئومێدمان هەیە حکوومەت هەنگاوی باشی ناو و دەستخۆشی لێکەین و ئومێدەوارین پارەمان بۆ تەرخان بکە و بتوانین پرۆژەکان لە کاتی خۆیان جێبەجێ بکەین. هەموو هەرێمی کوردستانە بەڵام زۆربەی زۆری لە سنووری گەرمیان و ئیداری سلێمانی. ئەوەی کە من ئێستا قسەی لەسەرکەم تەنها باسی پرۆژەکانی پترۆدۆلارەکەم بۆ بابەتی چەنێ پارەمان لەلای حکوومەتی هەرێمە ئەوە کەیسێکی کەیە من ناتوانم باسی لەو بکەم لەگەڵ هیچ ژمارەیەکم لە بەردەستانێ من بەس باسی پرۆژەکانی پترۆدۆلار هەرێمی کوردستانە. 206 پرۆژەیە لەو 206 بەڕێژەی جێبەجێکراوی پرۆژەکان ئەگەر معادلەیەکی بۆ ڕێکخەین لە ساڵ 45 بۆ 50 تەواو بوو هەموو پرۆژەکان و چەند پرۆژەیەکشمان هەیە لە ساسەی تەواو بوو. چەند ساڵە پارەیان زیاتر لە 10 ساڵە. دەرکەوتوو بوون ئێوەش بەخێر بێت.